بڕیار بوو ئەمڕۆ پەرلەمانی عێراق بۆ لێسەندنەوەی پرسی متمانە لە وشیارزێباری کۆبێتەوە، بەڵام بەهۆی تەواو نەبوونی ژمارەی پەرلەمانتارانەوە بۆ 20 مانگ ئەو کۆبوونەوەی دواخرا. دوو هەفتە لەمەوبەر لێپرسینەوە لەگەڵ وەزیری دارایی وشیارزێباری کرا و چەندین کەیسی گەندەڵی ڕوبەڕووی کرایەوە و ئێستا بەهۆی متمانە نەبوون با وەڵامەکانی ئەگەری لێسەندنەوەی متمانەی هەیە. یەک لەو دۆسیانەی زێباری پرسی خەرجکردنی 800,000 دۆلارە بۆ نۆژەنکردنەوەی خانووەکەی بارزانی و چەند بابەتێکی تر وەک خەرجی ملیارێک دینار بۆ کرێی هاتوچۆی پاسەوانەکانی لە نێوان هەولێر و بەغدا. ئەوە لە کاتێکدایە کە کرێی ساڵانەی خانووەکەی 150,000 دۆلارە کە کرێی مانگانەی دەکاتە 12,500 دۆلار. لەلایەکی ترەوە بەهۆی واژۆی 100 پەرلەمانتار سەرۆکاتی پەرلەمانی عێراق پرسی لێسەندنەوەی متمانی لە هۆشیارزێباری خستۆتە بەرنامەی کاری ئەمڕۆوە، بەڵام بەهۆی تەواو نەبوونی هەژماری یاسایی پەرلەمانتاران دانیشتنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دواخرا بۆ 20 ئەم مانگە. بڕیارە پرسی لێسەندنەوەی متمانە لە زێباری لە یەکەم دانیشتنی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا لە دوای پشووەکانی جەژن بەڕێوە بچێت. لە ڕۆژی 25 مانگی ڕابردوو هۆشیارزێباری بۆ لێپرسینەوە چووە پەرلەمانی عێراق و وەڵامی 11 پرسیاری پەرلەمانتارانی دایەوە، بەڵام بە زۆرینەی دەنگی پەرلەمانتاران وەڵامەکانی ڕەت کرایەوە و پەرلەمانتاران باوەڕیان با وەڵامەکانی زێباری نەکرد. پارتی دیموکراتی کوردستانی عێراقیش بە هەموو توانای کەوتۆتە هەوڵەوە بۆ ئەوەی متمانە لە زێباری وەرنەگیرێتەوە. دەنگۆی ئەوەش هەیە کە پارتی بەرهەمی بیرەنەوتەکانی کەرکووک بداتە حکومەتی ناوەند لە بەرامبەر پاراستنی پۆستەکەی زێباریدا.